داواکاریمە لە حکوومەتی هەرێمی کوردستان وایە کە کەیسەکەیمە بەلا ڕێدا نەچیتن بەڕێ ڕسمی خۆی دابچیتن بەو ڕێگای یاساییەکانی خۆی دابگریتن ئەو تیرۆرستانە بدرێنە دادگا ئەو تیرۆرستانەی کە لە پشتەمە ڕسمیان لێ درێە کەسەکەمان لە ئاسش زۆر باشدایە و ئەمە مەمنونی حکوومەتی هەرێمی کوردستانین ئەمە نەبەست لێرکوانە لە دەرەوەش کەسمان کردەوە و تشتی باشمان لەدەستدایە ئەکەیت سکاڵامان تۆمار کردی و لەسەر خودی پاوێرش سکاڵامان تۆمار کردی هەمووان دەبێ ئەدام کرێن نەدەستگیری کرێ ئەوانە تیرۆرستن کاریشێتکردنی هاوکارجاابەوە بوو کلەکە کاگلاوەر بوو هیچ هۆکاریتکە نەبوو هۆکارەکەیمە هۆکاری سیاسی بوو هیچ هۆکارتکەمان نەبوو ئەمە دژمکار نینە هەڕەشەی نەکرد ئەمە قسەی کرد ئەمەش لە دەومانداوە ئەوە سەگە ئەو ئێ سەگە ئەمە وەکو سەگ دەیتۆپێنین ئەگەر ئەو ڕوونەت 100 ساریت کەژویتر ئەوە لە ئاست بنەماڵەکەیمە پیاوەکی وان برد نییە بە هەر تەڕەشە لەمە بکاتن هەڕەشەی ئەمە ناڕەشە لەوی پاوێریش ناتوانێت هەڕەشە لەمە بکاتن کێسەکەیمە لە ئاستش زۆر بەرزدایە ئاستی خۆی گرتیەوە هیچ کێشەکمان نییە لە دەرەوەش ئەمە سکاڵامان تەزیر کردیە و چاوەڕوانی لە دوناردی ئەو تیرۆرستانە کە لە دویان بنێن خوا هیدایەتی بداتن بە برایمەیە برای قینیمەیە ئەمە لە برای خۆمان خۆش نابین بەڵام هەر کەسە بە ئەوەی خۆی ئەمە ساحب قینی ئەمە محەممەد زاف من ساحب قینە قۆندەکەی مامۆستاژی سەری بابی با پاوێلیش دەینیت دادگا سلێمانکانی ئاغای مزگریان لەوێندەر ئیش دەکاتن ئیرانەکانی چێ دادگای لەوێندەر ئەگە دادگا هەبە کاک لاهور نەدەشگیرە ئیران گرتیت ئیران کاگلاوەری گرتێت دادگانی کە کام دادگای باسەکەی جەنابەت لای سلێمانی نییە دادگا لە سلێمانی مجموعە تیرۆریستەکەن مجموعە فەسایلەکەن لەوێندەریشە دەکەن بە ناوی حکوومەتی کوردستان و حکوومەتی کوردستانیش نینەوەوانە حکوومەتی کوردستانیان پێبەریە بابەتی سولح هەبوو ئەمە سڕ ناکەین ئەمە خینمان لێ ڕێ خینمان دەوێتن خینی هاوکاریش بە قەدەرای سەری پاوێر و